زمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕە 7 هەتا 11. ئارام. ئارام نەمامێکی ناشت. نەمامەکە گەڵای کرد، گەورە بوو بە درەخت. باڵندەکان بەسەر لق و پەلەکانیەوە دەنیشتنەوە. هێلانەیان لەسەر دەکرد. لەبەری دارەکەیان دەخوارد، گیانیان دەحەسایەوە و ماندوویەتیان دەردەچوو. دەزانیت چیان دەگوت؟ دەیانگوت تەمەن درێژ بێت ئەو کەسەی ئەم درەختەی لێرە ناشت. شوانێک لە ڕۆژێکی گەرمی هاوین ڕانەمەڕەکەی بەرەولای ئەو درەختە برد، لەوێ مۆڵی دان. مەڕەکانی لە گەڵای وەریوی ئەو درەختە تێر بوون و کەوتنە کاوێژ کردن. شوانە لە لایەنەوە لەژێر سێبەری ئەو درەختە لێی ڕاکشا. دەزانیت شوانەکە چی گوت؟ گوتی 1000 ئافەرین لەو کەسەی ئەم درەختەی لێرە ناشت و بەختەوەر بێت لە ژیان. ڕێبوارێکی ماندوو کە لە دوورەوە هاتبوو لایدایە ژێر درەختەکە و دانیشت. کۆڵە پشتەکەی کردەوە، نانی خۆی خوارد و پاشان سەری هەڵبڕی و لە گەڵا و لق و پۆپی درەختەکەی ڕوانی. دەزانن ڕێبوارەکە چی گوت؟ ڕێبوارەکە گوتی 1000 سوپاس بۆ ئەو کەسەی کە ئەم درەختەی لێرەدا ناشت و خودا لە دایک و باوکی خۆش بێت. هاوڕێیانی خۆشەویست، باڵندە، ئاژەڵ، مرۆڤ هەریەکەیان سوپاسی خۆیان بۆ ئەو کەسە نارد کە درەختەکەی ناشت. بە ناشتنی درەختەکە خزمەتێکی گەورەی بە هەمویان گەیاند. پێشینیان ڕاستیان گوتووە، چاندیان خواردمان، دەیچێنین دەیخۆن. واتای وشەکە. وشە واتایەکەی. ماندوو واتە شەکەت. حەسانەوە واتە پشودان. ڕان مێگەل. کاوێشکردن جوینەوەی خۆراک لەلایەن مەڕ و ماڵاتەوە. کۆڵە پشت ئەو کۆڵەیە لە پشت دەبەسترێت. هەڵی ڕوانی سەیری کرد یان تەماشای کرد. ناشت چاند. ئێستا بابزانین چمان خوێند و دەربارەی چ بوو ئەو لاپەڕەیە. دەربارەی ناشتنی یان چاندنی نەمام. ناشتن و چاندنی نەمام کە نەمام دەچینین، پاشان نەمامەکە گەورە دەبیتە درەخت. و نەمام مانای چییە؟ واتە ئەوە نەمامە ڕووە کەچی گچکەیە هێشتا گەورە نەبووە، دەچین لە ژێر زەوی دایدەنین و پێی دەڵێن نەمام ناشتن یان ناشتنی نەمام یان چاندنی نەمام. ئەوە نەمام چاندنە. پاشان کە گەورە دەبی نەمامەکە هەندێک جار دەبیتە درەختەکی گەورە، هەندێک جار درەختەکی گچکەتر، بە گوێرەی ئەوەی چ نەمامەکمان ناشتیە یان چاندیە. ئەوجە لە سەر ئەو درەختانە باڵندە دێن، هێلانەی دروست دەکەن و لە بەرووبوومەکەی دەخۆن بە پێی ئەوەی درەختەکە یان ڕووەکەکە دەبیتە چ دارەک. لەژێر دارەکەش مەڕ و ماڵات لەژێر سێبەری درەختەکان لێی ڕادەکشێن و دەحەسێنەوە. و هەروەها ڕێبوار ئەو کەسەی لە ڕێی دەڕوا، بە تایبەتی ئەگەر شتەکی هەڵگرتبی، کۆڵی هەڵگرتبی بە پشت وەکو ئێرە ماندی دەبی،
کەماندی بوو پێویستی بە پشودان و حەسانەوەیە باشتر وایە پشودان و حەسانەوەکە ئەگەر هاوین بوو لە ژێردار و درەخت بی چونکە هاوین گەرمە لە زۆربەی زۆری دەوڵەتەکان و پێویستە مرۆڤ بەحەسێتەوە. ئەوجا ئێستا دەچینە لای پرسیارەکان، بزانین چ پرسیارێک هەبوو هەتا بتوانین وەڵام بدەینەوە. ڕاهێنانی ژمارە 1 نووسرایە وەڵامی ئەو پرسیارانە بدەوە. پرسیاری ژمارە 1 منداڵەکە چی ڕواند؟ منداڵەکە نەمامی ڕواند، نەمامێکی ڕواند وەکو لێرە نووسرایە. ئەگەر تەمەشاکەین بگەڕێنەوە، ئەگەر نەزانم دەگەڕێمەوە بزانم منداڵەکە چی ڕواندیە. نەمامێکی ناشت یان ڕواند. ڕواند و ناشت هەمان شتە، نەمامێکی ڕواند یان نەمامێکی ناشت. منداڵەکە واتە ئارام. پرسیاری دووەم بۆچی ئێمە دەبێت دار و درەخت بپارێزین؟ لەبەر چ پێویستە دار و درەخت بپارێزین؟ لێرە ئەمن نووسیتم دەبێت دار و درەخت بپارێزین چونکە دار و درەخت سوودی هەیە. ئەگەر لێم بپرسن سوودەکانی دار و درەخت چییە؟ بۆ وێنە ژینگەی پاک دەکەنەوە. دار و درەخت ژینگەکەی پاک دەکاتەوە. هەروەها دار و درەخت خۆراکە، میوەی هەیە، خواردنە بۆ مرۆڤ و باڵندە و ئاژەڵ. هەروەها سێبەری هەیە، لەژێر سێبەرەکەی لەژێر سێبەری دار و درەخت مرۆڤ و باڵندە و گیاندار دەحەسێنەوە و پشوو دەدەن و ماندوو نابن. کاتە دار و درەخت زۆر زۆر سوودی هەیە، دەبی بیان پارێزین، ئاگامان لێبی و نەمان بڕوێنین و هەتا ژینگەی ئەو ژینگەی لێی دەژین پاک بی و هەروەها ئاژەڵ و باڵندە و مرۆڤ بتوانن سوود وەربگرن لە دار و درەخت. گەڕێینەوە لای پرسیارەکانی دی. پرسیاری سێەم منداڵەکە بە ناشتنی نەمامەکە خزمەتی بە کێ گەیاند؟ منداڵەکە خزمەتی گەیاند بە مرۆڤ، بە باڵندە و بە ئاژەڵ. پرسیارەکەی دی پرسیاری 4 ئەوانەی لەژێر درەختەکە حەوانەوە چیان دەگوت؟ ئێستا دەچینە لای بزانین چیان دەگوت، دەچینە لای لاپەڕە 8 بزانین چیان دەگوت. باڵندەکان گوتیان تەمەن درێژ بی ئەو کەسەی ئەم درەختەی لێرە ناشت. ئەوە باڵندەکان. شوانەکە چی گوت؟ شوانەکەش گوتی 1000 ئافەرین لەو کەسەی ئەو درەختەی لێرە ناشت و بەختەوەر بێت لە ژیان. ئەوە شوانەکە. ڕێبوارەکە چی گوت؟ ڕێبوارەکەش 1000 سوپاس بۆ ئەو کەسەی ئەو درەختەی لێرە ناشت. ڕێبوارەکە ئەوهای گوت. ڕاهێنانی دووەم هەر یەکە لە موشانەی خوارەوە لە چەند پیت پێک هاتووە. زۆر زۆر ئاسانە بزانم لە چەند پیت پێک دێ. بۆ وێنە لێرە کەرکووک لە پیتی ک، پاشان لە پیتی ئە ئەوە 2 پیت، پیتی ڕ ئەوە 3 پیت، دیسان پیتی ک ئەوە 4 دانە، ئەوجا پیتی ئو 5 دانە، دیسان پیتی ک 6 دانە. کاتە لێرە دەنووسم 6 پیت یان 6 دانە پیت، ئەوجا شەشەکەی ئەوها دەنووسم 6 پیت یان دەنووسم 6 ئەوها بەنووسین لە 6 پیت پێک هاتووە. پێویستە ئەمن نووسینی کوردیم باش بی لە ئێستاوە هەتا پاشان بتوانم کتێب بخوێنمەوە و بتوانم ڕەنگە کتێبیش بنووسم. کاتە لە ئێستاوە دەبی ئاگام لە نووسینەکان بی بزانم کوو دەنووسرێن. پرسیاری دووەم خانەقین
ئەوە یەک پیت خ، ئەوە دوو پیت ئا، ئەوە سێ پیت ن، پیتەشکا ئە، ئەو پیتە، ئەوە چار پیت ق، ئەوە پێنج پیت ئی، شەش پیت و ن، ئەوە حەفت پیت. کاتە دەنووسم حەفت پیت یان بەنووسین دەنووسم حەفتەکەی بەنووسین دەنووسم حەفت، ئەوجا دەنووسی حەوت، ئەوە دەکەویتە سەر هەر کەسە و بەخۆی. پرسیاری سێیەم م یەک پیت، ئە دوو پیت، ن سێ پیت، د چار، دیسان ئە پێنج، ل شەش و ئی حەفت. کاتە دیسان لێرە حەفت پیت. پرسیاری چار ش یەک پیت، ئە دوو، ن سێ، گ چوار، ئا پێنج و پیتی ڕ شەش دانە. لێرە دەنووسم شەش پیت. پرسیاری پێنج م یەک پیت، ئە دوو پیت، خ سێ، دیسان م چوار، ئو پێنج و ڕ شەش. کاتە مەخمور ئەویش شەش پیتە. ئەوها دەبێ ئەمن پیتەکان بژمێرم بزانم چەند دانەیە. ئەو پرسیارش تەواو بووین، دەینە لای چاڵاکی. قوتابی زیرەک پەیڤەکان واتە وشەکانی، بۆ وێنە وشەی مانگ، وشەی چێڵ، وشەی ئاهەزاد، وشەی سێو، وشەی پشتەر، هەموویان ئەوانە ناون، بەڵام هەر یەکەیان ناوە بۆ ناونانی شتێک یان کەسێک یان ئاژەڵێک یان شوێنێک بەکاردێن. دەتۆش هەندێ ناو بنووسە کە بۆ ناونانی هەر یەکە لەوانەی خوارەوە بەکاردێن. واتە لە پرسیاری یەکەم لێرە نووسرایە کەس، واتە ناوی هەندێک کەس بنووسە، ناوی خۆت بنووسە، ناوی هاوڕێیەکانت بنووسە، ناوی ئەو کەسانەی دەیان ناسی ناویان بنووسە لێرە، بۆ وێنە شاخەوان، شێرزاد، نەسرین، پەروین، دانا، زانا، کامەران، دیاکۆ. ئەو ناوانەی بە خۆت دەنووسی چ ناوەکت پێ باش بوو یان پێت خۆش بوو یان زانیت بنووسە، بەڵام پێویستە بە باشی ناوەکان بنووسی، بزانی کودەیان نووسی. کاتە زۆر هەڵەی نەکەی لە نووسینی ناوەکان. دەینە لای ناوی ئاژەڵ. دیسان بە کەیفی خۆت فیل، بۆ وێنە ئەسپ، مشک، پشیلە، کەروێشک، مراوی، دوو پشک، مێرولە، ناوی ئەو ناوانە بنووسە کە بە خۆت دەتەوێ ناویان بنووسی. شێر، پڵنگ. پاشان ناوی شت، بۆ وێنە ئەو شتانەی لە دەور و بەرتە چت هەیە، کۆمپیوتەرت هەیە، پێنووست هەیە، ڕاستەت هەیە، ئەمە لێرە نووسیتم مێز، لامپا، کەوچک، پەنجەرە، ئەو شتانەی لە دەور و بەرتە یان ناوی شتومەک هەرچ بوو بنووسە، ڕاست دەردەچی. ناوی شوێن مەرجنیە تەنیا شاربی، هەندێک جار شوێن بۆ وێنە ناوی خوێندنگەکەت دەنووسی یان ناوی نەخۆشخانەی دەنووسی. شوێنە کاتە شوێنی شارەکان، لادەیەکان، ئەوانە شوێنن، بۆ وێنە کەلار، سنا، کۆبانێ، ئامەد، زاخۆ، دهۆک، قەڵات، هەموویان پارک، ناوی پارک و باخچەکان دەتوانی بنووسی چونکە ئەوانی شوێنن. ئەوجا دەینە لای ڕووەک. ناوی ڕووەک هەر ناوی دارەکان بنووسە، داربەڕوو، دارگوێز، دارمازی. ناوی گوڵەکان بنووسە، گوڵەباخ،
نێرگز، نازناز، ناوی سەوزەکان بنووسە، کەرەوز و پیاز، هەرچ دەنووسی، تەماتە بۆ وێنە خاس، لێرە دیسان دارسێ و ئەو شتانەی بە خۆیان دەڕوێن بۆ وێنە کەنگر، کاردی، ئەوانە ناویان دەنووسی، هەمووی ڕاستە چونکە هەمویان ڕووەکەن. کاتە ئەتوو بزانە چ ناوەکی دەنووسی، بە خۆت بنووسە و چەند ناوەک بنووسە، نەنووسرایە چەندانە، 3-4 ناو بنووسە هەتا نووسینەکەشت باش بی و بە خۆت وەڵام بدەیەوە. ئەوە لێرە دەربارەی لاپەڕە 11. ئێستا دەچینە لای لاپەڕە 7 دەربارەی شعری محەممەد داریاس، قوتابی ژیر. ئێمە قوتابی ژیرین، خاوانی هۆش و بیرین، شاگردی ڕێی ڕووناکین، وێنەی بەرزی و دڵپاکین، خامە و کتێب و دەفتەر، هەرسەی دەخەینە سەر، پێی فێر دەبین زانستی، ڕەوشتی جوان و ڕاستی، مامۆستایە ڕابەرمان، فەرمانی لاسەر سەرمان، ئیتر دەبێ بخوێنین، نەزانین لە بن بێنین.